ئەندامانی لقی گەرمیانی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان داوا دەکەن لە سەرکردایەتی حیزبەکان لە پێناو سەرخستنی ڕێبازی چەپکە گوڵەکەی مام و پاراستنی یەکێتی ناو یەکێتی کار بۆ ئەنجامدان و بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگەی کۆنگرەوە نەوەی نوێ و خوێنی نوێ بکەنەوە بە جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. ضرورەتێکە بۆ نوێبوونەوە بۆ دەرکەوتنی ڕوخساری نوێ کادری نوێ خەڵکی بەسەلیقە خەڵکی بەتوانە خەڵکێکە شایەنی سەردەمەکە بن لەگەڵ سەردەمەکەیە بتوانن بگونجێن ئەم هەلومەرجێ ئەم ڕۆوای جابەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە زووترین کات کۆنگرە ببەستێت چونکە وەکو وتم کۆنگرە ئیعادە نەزەرێکی سەرتاپە گیرە گشتگیرە هەموو جومگەکانی حەزب بەگرێتەوە بۆیە سەردەمەکەیش گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە گۆڕانکاری نوێ لە ناوچەکە لە ئەقلیمەکە لە هەموو دنیا وای جابەکە کە یەکێتیش مواکەبەی عاسر بکە. داوای لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم کۆنگرە بوەسن حیزبەکەمان بەڕاستی پەتەوازە بووە لە پێناوی ئەوانەی کەوان ناوێنێ کۆنگرە بوەسن. من داوان لێ ئەەکەم چینی کۆمەڵێک چینی گەنجی ڕێکوپێکی جوانی ئەم وڵاتە هاتەوە لە حیزبا کارەکە با ئەوانە بێن مەکتەبی سیاسی فەرقی چییە؟ ئەوان کردویانە تام کاتە ماندوو بوون سەرکردایەتی ئەمە بوون چاکیان کردو ئەوان کردویانە بۆ ئەم وڵاتە خراپیشیان کرد ئەوان کردویانە بۆ وڵاتە. ئەنجامدان و بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ئێستادا خواست و داواکاری بەشێکی زۆرێک لە ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەوەیە کە بتوانرێت حیزبەکان لە ڕێگەی بەستنی کۆنگرەوە بەسەر تەواوی ئەو کۆسپ و تەنگەژانەدا سەر بکەوێت کە لە ماوەی ڕابردوودا بە جۆرێک لە جۆرەکان دروست بووبوون. داوا ئەکەین لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆنگرەی چوار ببەستێ و بۆ ئەوەی کە نەوەیەکی نوێ بێتە پێشەوە بۆ ئەوەی سەرکردایەتیەکی گەنج و هەروەها سەرکردایەتێکی زۆر باش دروست بکەین و خوێنێکی تازە بدەین بەو خەڵکانەی کەوا هەڵ ئەبژێرێن و هەروەها بتوانن دەورێکی باش ببن لە ناو گەنجان و لە ناو ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. داواکارم لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەنەوەی نوێ چینی گەنج چینی ڕۆشنبیر ئەوانەی بێنە سەر خەت زیاتر داواکارین بە تایبەتی ئێمە هەموو گلێگمان ڕۆبەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی مەکتەبی سیاسی مەکتەبی ڕێخستنەکەینەوە پەرە بدەنە بە ئەم مۆزوعە پەرە بدەنە نەوەی نوێ. وەکەوەی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە گەرمیان ئاماژیان بۆ کرد لە ئێستادا بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کلیلی چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی یەکێتی دەزانن بۆیە پیان وایە لە ئێستادا لە هەموو کات زیاتر یەکێتی پێویستی بە ڕێخستنەوە هەیە کە ئەویش بە تەنها لە ڕێگەی ئەنجامدانی کۆنگرەوە بەدی دەهێنرێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.